فراکسیۆنی کۆمەڵ 2 ساڵی لە کار و چالاکی و خزمەتکردنی خەڵکی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تەواو کرد. لەم 2 ساڵەدا 35 پرۆژە یاسایی لە بوارە جیاجیەکاندا پێشکەش کردووە، 4 دانیان پەسەند کراون و 3 پرۆژەشیان تا ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. پرۆژە یاساکان لە بوارەکانی سیاسەت و سیستەمی حکومڕانی و کەرتی کشتوکاڵ و وەبەرهێنان و ژینگە و گەنجان و قوتابیان و ژیانی خەڵکی کوردستان بەگشتی و باشترکردنی بژێوی ژیانیان، پاراستنی بەها کۆمەڵایەتی و ئەخلاقیەکان، بە دامەزراویکردنی دامەزراوەکان کە ڕاستەوخۆ پەیوەستە بە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانەوە دەگرێتەوە. پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵ لە بابەتی بە دوواداچوون بۆ کێشەکانی خەڵک سەدان پرسیاریان ئاراستەی حکوومەت و وەزیرەکانی کردووە، بەڵام بەهۆی ئەو عەقڵیەتە ئەمنەی کابینەی نوێم بەڕێوە دەبا وەڵامی کەمترین پرسیاری پەرلەمانتارانی داوەتەوە و ئەو وەڵامانەشی کە ناردوێتەوە بۆ پەرلەمانتاران نەیتوانیەوە متمانە بە وەڵامەکان لای فراکسیۆنی کۆمەڵ و پەرلەمانتارانی دیکەش دروست بکە. فراکسیۆنی کۆمەڵ لە ناو پەرلەمانی کوردستان لە ماوەی ئەم 2 ساڵەدا پێشوازی لە نوێنەرانی چین و توێژە جیاجیەکانی خەڵک لە ناو هۆڵی فراکسیۆن کردووە، لەوانەش جوتیاران و مامۆسایان و کەمەندامان و کاسبکاران داوا و خواست و کێشەی هەمووشانی کردوتە یاداشت و لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە ئاراستەی لایەنی پەیوەندیداری کردووە و لە ڕێگەی پەرلەمانتارەکانیشەوە دواتر بە دوواداچوونیان بۆ کراوە و بەشێکی باشی ئەو کێشانەشی تا ئاستی چارەسەر بردووە. لە استراتیژی کۆمەڵی ئیسلامی کوردستان و فراکسیۆنەکەیدا پەرلەمان بەرزترین دامەزراوەی نیشتیمانی یاسادانان و پێویستە دوور بێت لە دەستوەردانی حیزبی و شەخسی و ڕۆڵی سەرەکی خۆی کە یاسادانان و چاودێریکردنی حکوومەتە بگێڕێ. بە بۆچوونی فراکسیۆنی کۆمەڵ دەستەی سەرۆکایەتی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان نەیتوانیەوە بێلایەنانە و دوور لە بیرکردنەوەی تەسکی حیزبایەتی ئەرکەکانی ڕاپەڕێنێت و بە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەیەکی لاواز و دەستەمۆ تا ئاستی پاشکۆبوونی بە ویستی حیزب و هەژموونی دەسەڵاتی جێبەجێکردنە. لەگەڵ بەردەوامی قەیرانەکانی پێشوو دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان قەیرانە سیاسی و داراییەکان چەند هێندە زیادی کردووە و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و ئەو هەژمونەی زۆرینەیەکی ساختە لە پەرلەمان دروستی کردووە، نەیانتوانیوە کەمترین قسە و فشاریان هەبێ بە ئاراستەی چارەسەری کێشەکان و هێنانەدی خواستەکانی خەڵکی کوردستان. فراکسیۆنی کۆمەڵ وە گەورەترین هێزی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان لەم 2 ساڵەدا و لە ڕێگەی یاداشت و ڕاگەندراوی فەرمیەوە داوایان لە سەرۆکایەتی پەرلەمان کردووە کە لەپای ئەو هەموو تاوان و گەندەڵی حکوومەت بەرامبەر بە خەڵک کردوێتی بهێنە بەردەم لێپرسینەوە تا ئاسی وەرگرتنەوەی متمانە و هەڵوەشاندنەوەی حکوومەت. لەبری ئەوە هەر سێ حیزبی پێگەنەری حکوومەت و زۆرینەی پەرلەمان نەتوانیان وەزیرێک بهێنە پەرلەمان بۆ لێپرسینەوە، نە ئاگاشان لە ژیان و گوزەرانی سەختی هاوڵاتیانی کوردستانە. لە ماوەی 2 ساڵدا گەورەترین فشاری سیاسی و حیزبی و هەڕەشە لەسەر فراکسیۆنی کۆمەڵ و پەرلەمانتارەکانی هەبووە کە پاشەکشە بکەن لە خواست و داواکانی خەڵک و لەو پێناوەشدا زۆرینەی ساختە لە پەرلەمان پارێزبەندیان لەسەر سۆران عومەر پەرلەمانتاری پێشووی کۆمەڵ هەڵگرت، بەڵام فراکسیۆنی کۆمەڵ هەموو ئەو فشارانی ڕەت کردەوە و لەبری سازشکردن پەرلەمانتارەکەی کۆمەڵ دەست لە کارکێشانەوەی لەبری بێدەنگبوون و سازشکردن و ڕێکەوتنی ژێربەژێر هەڵبژارد. دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و زۆرینەی سێقۆڵی بۆ دەرەستخستنە ناو فراکسیۆنەکان و کڕینی ئینتیمای ئەندامانیان هەستان بە هەموارکردنەوەی جارێکی دیکەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە بەرژەوەندی خۆیان، بەڵام لەمەشدا سەرکەوتو نەبوون و نەیانتوانی کەمترین کاریگەریان لەسەر هیچ پەرلەمانتارێکی کۆمەڵ دروست بکەن و فراکسیۆنی کۆمەڵ لە بەرامبەر ئەو پیلانەدا یەک ڕیز و تۆکمە و لەبەرەی خەڵک مایەوە. پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی لەسەر بڕینی موچەی فەرمانبەران و بێدەسەڵاتیان لە ئاسی چارەسەری قەیرانی دارایی و زیادبوونی قەبارەی قاچاقچێتی و گەندەڵی و تاڵانی و ناچارکردنیان بەهاتنیان بۆ پەرلەمان یەکێکی دیکە بۆ لە هەوڵەکانی فراکسیۆنی کۆمەڵ و هاوپەیمانەکانی و ئەم پرساندنەش لە 4 خولی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا پێشینەی نەبووە. ئەو هەوڵی پرساندنە بووە هۆی ئەوەی بەرپرسە باڵەکانی حکوومەتی هەرێم کە هیچ حسابێکیان بۆ پەرلەمان نەدەکرد و خۆیان لە ئاسی پەرلەمان و لێپرسینەوەی خەڵک بە بەرزتر دەزانن زیاتر لە 10 کاتژمێر لە پەرلەمان بمێننەوە و وەڵامی پرسیاری پەرلەمانتاران بدەنەوە. لەپاڵ داکۆکیکردن لە ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان و بەرگریکردن لە موچە و گوزەرانی موچەخۆران فراکسیۆنی کۆمەڵ وەک هێزێکی ئیسلامی کەناڵێکی بەهێزی بەرگریکردن بووە لە دین و پیرۆزیە ئاینیەکانی خەڵکی مسلمانی کوردستان و بۆ ئەم مەبەستە و دژ بە بێڕێزی و سوکایەتیەکانی وڵاتی فەڕەنسا بۆ سەر پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ فراکسیۆنی کۆمەڵ دەستی بە هەوڵێکی پەرلەمانی کرد بۆ گەیاندنی ناڕەزایەتی و نیگەرانیەکانی خەڵکی کوردستان بەو وڵاتە و توانی واژۆی 25 پەرلەمانتار لە فراکسیۆنە جیاجیەکانی پەرلەمان کۆبکاتەوە و دەنگی ناڕەزایی خەڵکی گەیاندە کۆنسوڵخانەی فەڕەنسا و پێی وتن کە کەسایەتی بەرزی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ بەلای ئێمە و خەڵکی مسلمانی کوردستانەوە هێڵی سوورە و لەو ڕەفتارەی وڵاتەکەتان
نیگەرانین.